کەوا ڕێگرە دائیمەن بۆتە کۆسب لە بەردەمیان بۆ ئەوی بە ئیسراحەت چێژ وەرنەگرن لەو گوناه و حرامانە. چ شتێکە؟ تەئەنیب الضەمیر، وجدانی خۆیان ئەزیەتی دەدا. سیر کە تۆ گوناحت نەکردو، نەزەرت نەکردو، ئەو ڕۆبڕۆ نەزەر بکە، باوەڕم پێ بکە دەچی و دڵت توندە. اینجا بۆ ئەوەی دڵت تون نەبێ، ئەو وازە ئەدینەکەی تەقوایەکەی وا لێ دەگەوێنێ. شوبها هەیە کەوە دوای وا لێ دەکە کەوا گوناحە، گوناح نییە. لۆ چ خۆی ئەزیەت دەم وجدان تەماشاکەی خۆت ئازاد دەکەی لەو بابەتە. بەڵێ ئەو کە ئەو شوبها بوو بە دوایدا دەگەڕێ و قبوڵی دەکا کەوتە ژێر کاریگەری، وای لێ دێ کە ئەسڵەن وجدانی هەر ئەزیەتی نادە. زاندێ ئەوانی سیر کرد، ئەوانی کە یەکەم جا گوناه دەکەن زۆر یعنی ئەزیەتی پێ دەبینن. من نمونەیەکی باسم کرد، باسییان کرد لە ناسراوێکمان خزمێکمان کچەکەی بۆ یەکەم جا بچوو بە هۆڵی حەفەلاتی بوو گواستنە شتانە کە لەوێ ڕەشبەڵە کوشت کرابوو. ئێوارە گوتان گەڕایەوە دەستی بە گریانە کرد بۆ هەر خەریب بوو بڵێن شوێن دەبێت. ئەوە جاری یەکەم تەئەنیبی ضەمیریم. وەڵا لەو ماوە بیستم گوتان وڵای سار هەر پێ دەکەنی بۆ مەوزوع. سیرکە سەرەتا ئەوەندە تەخوا و ئیمانی هەبوو کە وجدانی ئەزیەتی دەدا، زۆر پێ نامڕتاح بوو کە ئەو گوناحی کردووە. بەڵام دوایە کە ئەگەر نەگەڕێەوە هیوایە ئەگەڕێتەوە، هیوایە ئەوە دەبێتە تەجروبە و ئەزمونونەك هەلە سەرەتا و دەڵێن ناڕۆم زیاد ناڕۆم. بەڵام هیوایە بە دوای پاساوە گەڕدەی دێ کوڕە کچی مەلاشوا دەکا، کوڕی فلانیش وەی کردو، کوڕە حاجی فلانیش لێ بوو، ماڵێ هێواش دەی هەتا ئاخری هەر حەڵاڵیە کات و هەر گوێش پێ نەکەی. بەڵێ ها سیرکە کەواتە شەهەوات وات لێ دەکا بە دوای شوبهات بگەڕێ. پەیوەندی زۆر پتەویان لە نێواندا هەیە.